لە دوای هێرش و پەلاماری چەند ڕۆژی ڕابردووی سوپای قەوارەی ئیسڕائیل بۆ سەر کەرتی غەزە، سەرۆکی ئەمریکا پەیوەست بە قەبارەی هاوکاریەکانی وڵاتەکەی بۆ ئیسڕائیل ڕوبەڕووی پرسوجۆ بووەتەوە. لەو بارەیەوە زیاتر لە 500 فەرمانبەری پارتی دیموکرات و تیمی هەڵمەتەکانی هەڵبژاردننی جۆ بایدن یادداشتێکیان واژۆ کردووە کە داوا دەکەن ئیسڕائیل لەسەر هەڵمەتە سەربازیەکەی ئەم دوایی بۆ سەر کەرتی غەزە لێپرسینەوەی لەگەڵ بکرێت. هەرچەندە بە پێی ڕاپرسێکی ساڵی 2019 ناوەندی پێشکەوتنی ئەمریکی CAP لە 156 ئەمریکیەکان داوا دەکەن هاوکاریەکانی وڵاتەکان بۆ ئیسڕائیل کۆتوبەند بکرێت، بەڵام ئەو دەنگانە لە ئاست دەنگەکانی کۆشکی سپی و لۆبیەکانی جوولەکە کز و لاوازن. نووسینگەی توێژینەوەی کۆنگرێسی ئەمریکا ڕایگەیاند واشنتۆن ساڵی 2020 بڕی 3 ملیار و 800 میلیۆن دۆلاری وەک پابەندی ساڵانەی درێژمەودای خۆی بەرامبەر بە ئیسڕائیل وەک هاوکاری بەو قەوارەیە داوە. زۆرێکیش لەو بڕە بۆ مەبەستی سەربازی خەرج کراوە. ساڵی 2016 باراک ئۆباما سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بڕیارێکی واژۆ کرد کە لە نێوان ساڵانی 2007 تا 2028 بڕی 38 میلیارد دۆلار هاوکاری بە ئیسڕائیل بدرێت. بە پێی ئینفۆگرافیکێک کە نووسینگەی توێژینەوەی کۆنگرێسی ئەمریکا بڵاوی کردوێتەوە، ئاستی هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئیسڕائیل لە ساڵی 1999 تا 2008 کەمێک لە 20 میلیارد دۆلار زیاتر بوو، لە 2009 بۆ 2018 گەیشتە 30 میلیار و لە 2019 بۆ 2028 بۆ 38 میلیار بەرز دەبێتەوە. سەرەتای هاوکاریە داراییەکانی ئەمریکا بۆ قەوارە ئیسڕائیل کە زیاتر هاوکاری سەربازین بۆ ساڵی 1949 دەگەڕێتەوە. لەو کاتەوە ئەمریکا بڕی 130 میلیارد دۆلاری بە ئیسڕائیل داوە، هەرچەندە ژمارەیەک سەرچاوە ئەو بڕە بە 270 میلیارد دۆلار دەخەمڵێنن. لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئیسڕائیل تاکە وڵاتە گەورەترین هاوکاری لە ئەمریکاوە وەردەگرێت. بە جۆرێک قەبارەی هاوکاری ئەمریکا تەنها بۆ قەوارە ئیسڕائیل لە 155 تەواوی هاوکاری واشنتۆن بۆ سەرجەم وڵاتانی دۆست و هاوپەیمانی لە جیهاندا پێک دێنێت. گەرچی ئیسڕائیل ئێستا وەک قەوارەیەکی سەربازی گەورە لە ناوچەکەدا دەردەکەوێت، بەڵام هاوکاریە سەربازیەکانی ئەمریکا زیاتر وەک پاڵپشتی و ڕووپۆشێکی سیاسی و دیپلۆماسی بۆ جموجوڵە سەربازیەکانی بەکاردێنێت، وەک ئەوەی لە دووهەمین هێرش و پەلامارەکانی بۆ سەرکەرتی غەزە بینرا کە ئەمریکا چەند جارێک ڕێگری لە هەوڵی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ ڕاگررتنی هێرشەکانی ئیسڕائیل بۆ سەر غەزە کرد. هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئیسڕائیل بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. یەکەمیان بەڵێنێکی مێژوویە بۆ دوای دروستبوونی ئیسڕائیل لە ساڵی 1948 دەگەڕێتەوە. دووەمیان ئەمریکا ئیسڕائیل وەک دۆست و هاوبەشێکی استراتیژی خۆی لە خۆرهەڵاتی ناوەڕاست دەبینێت کە گوایە ئامانجی هاوبەشیان هەیە.